بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام لەناو جەنجاڵیەکانی بازاڕ و ژیان ئەم سەردەمەیە باسێکی زۆر ناسک و جوانتان بۆکەین کە ئەویش سینە سافیە. چەند زەرورین بەوەی سینەمان ساف بێت، خەوتان خۆشە بێ، دڵتان خۆشە بێ، ژیانتان باشە بێت، سەرمەرگمان ئینشاءڵڵا عاقبەت خێریە بێت و قیامەتیشمان بردنەوە و سەرفرازیە بێت. وەختێ سینە سافین و دوورین لە حەقد و ڕق و بغزاندن. بەڵام وەختێ ئینسانە بغزێنێت، خەڵکیە بغزێنیت، دەوروبەرە بغزێنی، نەخۆشیە کە تەشەنە ئەکا ئینسان وای لێت خۆیشیە بغزێنێت، دەست و قاچی خۆیە بغزێنێت، ڕقی لە هەموو شتێکە بێتەوە، لە دەوروبەریە بێتەوە. لەبەرەوە ئەم خەسڵەتە جوانە ئیسلام زۆر داواکارە. شریعەتی ئیسلام زۆر داواکارە کە مسلمان خاوەنی سینە سافیەکی تەواو بێت و ئەم زمانە واقعی ئێمەش زۆر زیاتر با پێویستە. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. خۆشەویستانم، لە خزمەت جەنابی زۆر بەڕێز مامۆستا شێخ مەزهەر شێخ نورالدین موفتی لە خزمەتی یابین بۆ چۆن سینە ساف بین، چۆن دڵ و دەروونێکمان هەبێت کە خۆی گەورە قبوڵیەکە و ئەیەوێت ئەو جۆرە دڵ و دەروونەیەوێت، ئەو جۆرە دڵپاکی و سینە سافیەیەوێت لە ئێمە و لە فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ژیانی ڕۆژانە چۆن لەمە تێبگەین. ماوەسەگەنێ خۆ بەخێر بن بۆ بەرنامەی کە خوا سەلامەتتان کە محفوظ بن یا ڕەبی. ماوەسە سینە سافی پێویستە بۆ مسلمان. بسم الله والحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. بێگومان یەکێکە لە هەرە کارە گرنگەکان کە پێویستە ئینسانی مسلمان بە ئاگا بێ لێی. ئەگەر بێت و تەماشا بکەین زۆرێک ئەهلی دنیاوە ئەزانن بەختەوەری ژیان یاخود خۆشبەختی ژیان، خۆش ژیان بەهۆی سەرۆت و سامان و کرانەوەی دەرگاکانی دنیاوە بێ بۆ مرۆڤەکان، بەهۆی جاه و پێگە و مەنسەب و منداڵ و خێزان و باخ و ڤێلا و ئەم شتانەی کەوا ڕواڵەتین. خەڵکی دنیاوە ئەزانن خۆشبەختی لەو شتانەدایە، لە کردنەوەی دەرگاکانی دنیادایە بەڕووی کەسەکاندا. بەڵام حەقیقەت وانییە. زۆرێک هەن ئەوانەی کەوا ئەو شتانەشیان هەیە و دڵخۆش نین، چونکە تامی بەختەوەریان نەکردووە لە دنیادا. ئەویش ئەگەر بێت و کەسێک بیەوێ بەختەوەر بژی، کەسێک بێ خۆش بژی لە ژیانی دنیادا و لە قیامەتیشدا، پێویستە خاوەن دڵێکی ساف بێ. ئەگەر بێت و کەسەکان خاوەن دڵێکی ساف بوون، ئەو کاتە هەم دەرگای دنیایان بەڕوودا ئاکرێتەوە، هەم دەرگای قیامەتیشان بەڕوودا ئاکرێتەوە. ئەبنە کەسێک کە ئەبنە پێشەنگ، ئەبنە گەورەی خەڵکی، ئەگەر چی لە ڕواڵەتی شاوا دەرنەکەون. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری لێەکەنە فەرموون ئەی الناسی ئەفضەل، کێ گەورەترین کەسە؟ نافەرمێ ئەوەی کەوا پێگەی هەیە و ئەوەی خاوەن عەشیرەتە و ئەوەی کە خاوەن جاه و مەنسەب و پێگەیە. فەرمێ كل مخموم القلب صدوق اللسان. ئەفەرمێ هەموو مەخموم القلبێک هەموو صدوق اللسانە. عەرزیەکەن ئەی پێغەمبەری خوا، ئێمە صدوق اللسانەمە دیارە کەوا کەسێکە ڕاستگۆیە، ئەیمە بەست پێی مەخموم القلب چییە؟ ئەفەرمێ كل هو التقي النقي لا إثم فيه ولا بغي ولا غل ولا حسد. ئەفەرمێ هەموو ئەو کەسانەیەکەوە لە خوا ترز من، یعنی ترز لە دڵیاندا هەبێ لە سر و لە عەلانیەتدا لە خوا بترسن. تەقوا یعنی بخۆ پارێز بن و بترسن لە پەروەردگار لە سزاکانی و ئاشکرا و بەنهێنی. پاشانە فەرمێ النقي لا إثم فيه ولا بغي. ئەوانش کەوا کەسانێکن کەوا هیچ ستەمێک لە خودی خۆیان ناکەن، خراپەکار نین و هەروەها خستەمیش لە خەڵکی ناکەن، ولا غیل ولا حەسەد، هیچ حقدێک لە دڵیاندا نییە و هیچ کاتێکیش تەمەنای
نەمانی ئەو ناز و نیعمەتانە ناکەن کە پەروەردگار داوێتی بە کەسێک و نەیداوە بە. کاک حاجیان ئایا ئێمە ئەگەر سینە صافی بکەین بە ئەخلاقی ڕۆژانەمان هەر لە دنیا ئیسراحەتەکەین پێش قیامەت؟ سەرەتا بە خێراتنتانەکەم دەستان خۆش بێ بۆ ئەم پرسیارە جوانی بەڕێستان. ڕاستیەکەی هەر ئەمە ئاەتی خوای گەورەیە، خوای گەورە فەرمێ وەالکاظمین الغەیظ والعافین عن الناس. ئێمە بەڕاستی ئەوانەی کە ئەیبینین و ئەوانەی بینی وشمانە، ئەوانەی کە لە مێژووە، ئەو کەسانەی کە خاوەنی دڵپاکی بوون و سینە صاف بوون و حقد و بغزیان لە دڵیانان نەبووە، سەرکەوتوترین کەس بوون، خۆشەویستترین کەسیش بوون لەلایەن خەڵکی خواوە، لەلای خوای گەورەش ئینشاءڵڵا هەر پاداشیان زۆرترە بێ. چۆن بەڕاستی حقد لە دڵابوون یەکێکە لە سەبەبی فەوتانی ئینسانەکە خۆی. ئەم حقدە ژیانی لێ تێگەیات، ژیانی لە کەسوکاری تێگەیات، ژیانی لە بەرامبەری تێگەیات، ئەم حەسادەت و هەمووی سەرچاوەکان ێگەڕێتەوە بۆ ئەوە. بەڵام ئێمە ئەگەر لە بینی خۆمان و خوای خۆمانە ئەمانە بە شێوازێکی جوان و ڕێک و پێک بتوانین پیادە بکەین، بە تەئکید سینە صافی یەکێکە لە سیفەتە بەرزەکانی ئینسانی مسلمان و یەکێکە لە سەرکەوتنەکان و یەکێکە لەوانەی کە ئەبێ هەموو ئینسانێکی مسلمان ئەوەی هەبێ. بەڵام شەیطانی لە عین دیارە دەور و کاریگەری زۆری هەیە لەوەی کە ئینسانەکان سینە صاف نەبن. زۆربەی کێشەکانی ئەمڕۆمان لە ناو کۆمەلگاکەمان ناگەڕێتەوە بۆ ئەوە. ئەگەر باو باپیرانمان و ژیانە سادەیەکەی پێشتر کە خەڵک بە سادەیی ژیاوە، بە تەئکید یەکی لە سەبەبی نەجاحبوونەکان دڵپاکیان بووە، سینە صاف بوون بەرامبەر بە یەکتر. خوای گەورە بەرەکەتی ئەرزی و ئاسمانیشی بەسەرا بارانون، بەڵام ئێستا بەداخەوە هەموو ئەمانی لێ هەڵگرتوونەتەوە لەبەرەوەی ئەم سیفەتە جوانەمان تەرە کردووە. کاک مەلاکاوگیان ئێمە پێمان خۆشە لەم سەر ئیشوکاری خۆت بڵین سینە صافی چەندێ ضرورە ئێمە سینەمان صاف بێت. بله. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. الله سینە صافی ئەگەر لە هەموو کاتێکا گرنگ بێ لەم کات و زمانە زۆر گرنگترە، زۆر پێویستە کە خەڵکی ئیحتیمامی پێبات بە سینە صافی. چون لە ڕاستیە ئەمڕۆ ئەگەر سینە صافی نەبێ بەڕاستی هەر نەخۆشی و خەفە دەمان کوژێ. یعنی مەسەڵەن بۆ نمونە ئەمڕۆ خەڵک مەشغەڵەت و هیلاکی و نەبوونی و مەسەلەن شت زۆر زۆرە. لەگەڵ ئەوەشە مەسەلەن بۆ نمونە ئەگە بەرامبەرێکی سینە صاف نەبین ئەوە دەردەکە گرانتر ئەبێ. بۆیە لە ڕاستیە ئەرکێکی مسلمانانەیە سینە صافی. بۆیە ئینشاءڵڵا هەوڵ بین هەمان سینە صاف بین، هەمان دڵپاک بین لە ئاستی یەکتری و یەکتری نەبغزێنین، یعنی لەبەر مەسلحەتێکی دنیایی و لەبەر مەسەلەن شتێکی دنیایی یەکتری نەبغزێنین، ڕقمان لە یەکتری نەبێت، سینە صاف بین و لێبوردنمان هەبێت. چون لە ڕاستیە لێبوردەی ئەوەندە گەورەیە ئەگە هەر چەندێک مەسەلەن بۆ نمونە هەڵی بەرامبەر گەورە بێت، بەس لێبوردن و سینە صافی زۆر گەورەترە. لە کاتێککە ئەم گەورەیە هەبێت ئەم سینە صافیە، یعنی بەڕاستی خەڵک ژیانی خۆش ئەبێ، خەڵک تەبایی و برایەتی خۆشەویستی و ئولفەت و محبەت بەرپا ئەبێ. بەڵام کاتێککە سینە صافی نما ئەتی خەڵک ڕقی لە یەکترێ بێ، خەڵکەتی خۆش ناوێ، ئەو کاتە بەرەکەتیش نامێنێ، ئەو کاتە خۆشی نامێنێ، ئەو کاتە خوای گەورە ڕەحمە پێ ناکە. بەڵام لە کاتێکە کە خەڵک بەرامبەر خەڵکی سینە صاف بوو، بە تایبەتیتی بەرامبەر دراوسەکانی نزیکانی خۆی کە سوودۆست و خۆشەویستەکانی، ئەو بەڕاستی زۆر زۆر شتێکی باشە و خوای گەورە ئەجر پاداشی ئەو کەساتە بە چاکترین شێوە کاتێککە سینە صاف بێ. و کاتێک ئەگەر سینە صاف بین ئەو کاتە خوای گەورە بەرەکەتیش خاتە ڕزقەکەمانەوانێ. چون لە ڕاستیان نمونە زۆر زۆر لەوەی کە کاتێککە سینە صاف بوون خەڵکان لە کاتێکە لە مێژووە نمونەی زۆرمان هەیە لە کاتێک خەڵک سینە صاف بۆ خوای گەورە چی بۆ کردن. یعنی ئەکرێت تەقوا ئەو مەکینە معنەویە بێت کە هەموو ئەو شتانەی کە لە غیل و لە حەسەد و لە حقد و لەم شتانە بیهاڕێت و نەیهێڵێت لای ببات. کەواتە ئەو کێشە گەوری کە ئێمە ئیسا ئەمڕۆ مسلمانان هەیەە بەگشتی لە عالەمی ئیسلامیە ئەوەیە کە ئێمە دەرەقەتی دەرونی خۆمان ناین. ئەگەر تەقوا داربین چاکێکە گومانیتیان نیە. کەسێک کەوا متتەقی بێ بگا بە کاروانی متتەقین کەواتە بە هیچ جۆرە بیر لە هیچ شتە دنیایەکان ناکاتەوە. ئەمانشی کەوا سینەیەکی سافیان نییە لەبەر چینیانە، لەبەر تەمەحی دنیاییە، تەقوانیە، لە خواترسان نییە، هەوڵدان نییە بۆ نزیک بوونەوە لە پەروەردگار.
ئەگەر بێت و دڵێک جێگای ڕووناکی پەروەردگار بێ هیچ شتێکی کەی تێدا جێ نابێت. کەواتە وەکو تۆ فەرمی هۆکاری سەرەکی بۆ ئەوەی کەوا مرۆڤ خاوەن دڵێکی ساغ بێ تەقوایە. چونکە لە ڕێی تەقواوە کەسەکان کە گەشتن بە کاروانی متەقین يعلمكم الله. پەروەردگار فەرمێسی تەقوای خوا بکەن خوای گەورە فێرتانەکە. فێری چیتانەکە؟ فێری هەرچی کارە باش و هەرچی زانیارە دروستەکانتانەکە. بۆیە تەقوا سەرچاوەیە پاشان نەفەرمێ ئەوانن کەواستەم لە خودی خۆیان و لە غێری خۆیان ناکەن و حەسادەت نابن بەرامبەر خەڵکی و حاقیدی ژنین. کەواتە مەخموم القەلب سەرچاوەی ئەساسیە بۆچی بۆ بەختەوەری ژیان. چونکە کاتێکەوە کەسەکە نەیهێڵا هیچ جۆرە بوغزێک هیچ جۆرە حقدێک لە ناو دڵیدا هەبێ ئەتر بە ئارامی سەرەنێتەوە، بە ئارامی ئەژی، بە ئارامی دائنیشە لە نێو خەڵکیدا. چونکە باکی نییە خەڵکی چی بیرەکاتەوە، چۆن ئەژی چۆن ناژی، چی ئەڵێن چی ناڵێن. بۆیە ئەفەرمون شێخی ضیاءالدین شەعمەری بیارە بە ڕەحمەت بێ مریدەکانی دێنە خزمەتی عەرزەکەن قوربان فڵانە کەس قسەی بە جەنابە دوت ئەفەرمێ جا بە ئێوە چی قسەی بە من ئێوە تۆ بۆ ئێوەی نەکەن. ئەمجاکە فەرمون ئاخر ئێمە پێمان ناخۆشە قوربان جا فەرموو جا بە من چی. کەواتە خاوەن دڵێک نییە بیگرێتە دڵی. کاتێکیش کەسێک ئەم دڵی هەبوو ئەکاتە کاروانی متەقین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمانەکە ئەفەرمێ لا تەباغەضوا، مەبنە هۆکاری دروستبوونی بوغز و کینە لە نێوان کەسەکاندا. هەروەها وەلا تەحاسەدوا، حەسادەت بە هیچ شتێک مەبن، یعنی مەبنە هۆکاری ئەوەی کەوا دائیمە چاوتان لەسەر ماڵی خەڵکی بێ و حەز بکەن ئەو ماڵی کە ئەوان هەیەە و تۆنیتە لە ناو بچێ. ولا تدابروا هەرگیز لە تەدبیر بۆ کەسی بەرامبەرت مەکە. وەکو خۆمانەڵین چاڵ بۆ کەسی بەرامبەر لە پشتەملەوە خەنجەری لێمەدە. ئەفەرمێ وەکونوا عیباد الله ئیخوانا. ئەفەرمێ ئەم جاکە ببن بە بەندەی پەروەردگار بەڵام لە ژێر سێبەری برایەتیدا. وەکونوا عیباد الله ئیخوانا. جا ئینسانی موسڵمان ئەگەر وابوو ئەبێت ژیان وەکو ئەو باخەیە تەماشا بکە کە لە ژێردەستیدایە و خۆیشی وەکو کێتە بێتە پێشچاوی خۆی وەکو باخەوانێک. باخەوانی ژیر گوێ ناداتە گەورەی مەسافە و مەساحەی باخەکەی، بەڵکو گوێ ئەداتە پاک و تەمیزی ژێر درەختەکان، جوانی بەرهەمهێنانی درەختەکان. ئەگەر بێت و کەسەکان ئاواهی بیر بکەنەوە نەهێڵن هیچ دڕک و داڵێک هیچ گیایەکەوە دژایەتی هەبێ لەگەڵ ئەو گوڵە جوانانەی کەوا ئەڕێت، ئەو کاتە بێتە باخەوانێکی زۆر بە بەرهەم. ئەم کەسش کە نەیهێڵا هیچ بوغزێک هیچ حقدێک هیچ حەسادەتێک لە ناو دڵیدا هەبێ ئەبێتە کەسێکی متەقی، ئەبێتە کەسێکەوە لە پێشەنگ و لە گەورەی کەسەکانە. بۆیە گرنگە ئینسانی مسلمان ئاگاداری ئەمە بێت. چونکە ئێمەوە ئەزانین زۆر جاروە ئەزانین بڕینی پلەکان بەهۆی زۆری نوێژە سونەتەکانەوە و بەهۆی زۆری عیبادەت و ڕۆژ و سەدەقە و خێرەکانەوەیە. ئەگەرچی ئەمە وایە لە حەقیقەتدا، بەڵام چ کاتێک وایە، چ کاتێک فەرموودە قودسیەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بۆمانە گێڕێتەوە لە پەروەردگارەوە کە ئەفەرمێ بەهۆی جێبەجێکردنی سونەتەکانەوە بن بە کەسانێکەوە من خۆشم ئەوێن. تەنها خودی سونەتەکە نییە، بەڵکو ئەبێ خاوەن دڵێک بی لە پێش جێبەجێکردنی سونەتەکانەوە هەڵگری ئەو دڵە ساف و پاکە بیکەوە هیچ بوغز و حقدێکی تێدا نەبێ. بۆیە یەکێکی وەکو فوضەیل ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ما ئەدرەکە عندنا من ئەدرەکە بکەثرەتی نەوافلی الصەلاة والصیام. ئەوانەی کەوا گەشتون بە ئێمە بەهۆی زۆری نوێژە سونەت و ڕۆژە سونەتەکانەوە نەبوون. بەهۆی چیەوە بۆ فەرمەوە ئینەما ئەدرەکە عندنا بسەخاء الأنفس وسەلامەتی الصدور. ئەوەی کەوا گەشتووە بە ئێمە و گەشتون بەو پلەیە کە بوونەتە پێشەنگ
بەهۆی سەخاوەتی نەفسیانەوە بوو و بەهۆی سینە سافی و سینە پاکیانەوە بوو بوونەتە پێشەنگ و بوونەتە کەسانێکەوە دۆستی پەروەردگارن. جا بێگومان ئەوانەی کە ئەبنە دۆستی پەروەردگار وەکو فوڵەیلە فەرمێ عیبادەتە ڕواڵەتیەکان نایانگەیەنێ، چونکە کاتێک ئەمە سوڵحا بۆ پەروەردگار ئیتر ئەم ئەبێتە هۆکاری تەحەکوم بەسەر باقی لاشەکەدا کە ئەم پڕ بوو لە حیقد و لە بغز و لە کینە مرۆڤ پێ ناگات، مرۆڤ ناگا بۆ کاروانەی کەوا پێشینانی ئومەت پێی گەشتون ئەو لیا و دۆستانی پەروەردگار پێی گەشتون. سوفیانی کوڕی دینار ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێوتم بە ئەبوو بەشیر وتم ئەخبرنی ئەن ئەعمالی من کانە قەبلەنا، وتم هەواڵم پێ بدە لە کردەوەی پێشینەکانی خۆمان پێچی ئەم وای زانی بە ئێستا ئەبوو بەشیر بفەرمێ ئەوەندە ڕکعات نوێژیان کردو، ئەوەندە شەو نوێژیان کردو، ئەوەنەیان کردو بەخێر، ئەفەرمێ كانوا يعملون يسيرا ويؤجرون كثيرا. هەردوو کەلیمەی بچووک ئەفەرمێ شتانێکی زۆر سادەیانە کرد، بەڵام ئەجرێکی زۆر گەورەیان بەدەستهێنا. ئەفەرمێ چییە؟ ئەفەرمێ لەبەر چی ئاواهیانە کرد، یعنی لەبەر چی ئەم ئەجرە گەورەیان بەدەست بەنسیبە بوو لەگەڵ ئەوەی کەوا شتانێکی زۆر سادەیانە کرد. ئەفەرمێ لیسەلامەتی سودوریهم، چونکە خاوەن دڵێکی ساف بوون، خاوەن دڵێکی پاک بوون، هیچ حقد و بوغزێک نەبوو لە ناو دڵیان. ژیان زۆر گۆڕاوە کە سینە سافی نەماوە. لەم شارەی خۆمانە لەم سلێمانیا بیری من باشیت کە سینە سافی مەسەلەن لەم جادا خەتیان کرد بوو بۆ پەڕینەوە، مرورێبانی بکردیتە تووڕە نەبووی لێی بەگوێتە کردو ڕاستەکەی لێەوە غەرامەیشیانە کردی ئەو ساڵانە بۆیە لەو جادە بپەڕێتە ئەم هۆسەی جادە و بانە ئەم قەرەباڵەخیوینە نەبوو. ژیان زۆر خۆش بوو، بەس کە سینە سافی نەما. ئێستا من غەڵەتێ بکەم خۆم ڕەنگە مرورێ پێم بڵێت قسەیە بە مرورەکەیش بڵێم لەسەر غەڵەتەکەیش بەردەوام نەک من لە سەدا 90 خەڵک. ئەمە چییە؟ سینە سافی نەماوە. خی گەورە سینە سافی بگەڕێنێتەوە یەکەم جار بۆ کاربەدەستەکان بۆ ئەوەی ئێمەیش بگەڕێتەوە بۆ ئەوان الناس على دینی ملوکیم، خەڵک لەسەر دینی مەلیکەکانیانە. خی گەورە سینە سافی بگەڕێنێتەوە بۆ هەمومان. کاک حاج جنابەت ئاماژت بە کاتی خۆی کرد کە ڕەنگە جاری وە هەیە لە دێیەکە لە ئاواییەکە، یعنی سەروەتی هەموو لادێکە بە قەت ماڵێکی زۆر متەواضعی ئێستا نەبوو بێت، بەڵام دڵیان خۆش بووە. ئایا یەکێک لە هۆکارەکان سینە سافیە ئەوەی دروست کردووە کاتی خۆی؟ بەتەکید من هەر ئەم نەی جەنابەت لە گوندەکەی خۆمان من پرسیارم کە ڕۆژێکیان شوین خزم کە سوکار هەمووی کۆبووینەوە باسی ئەوەکرا ئێسا لەو گوندەی ئێمە یا چەند سارە هەیە، باوکم خاوفیکە سارێکی هەبووە، تەنها یەک سارە لەو گوندەیە هەبووە، بەڵام خەڵک هەمووی بەیەکەوە تەبا بوون، زۆر دڵخۆش بوون. وتم ئێستا خەڵکیم گوندەمان چەندە؟ وتیان 150 ماڵەگە بێت. ئەی چەند ساری هەیە؟ ئەگە 150 زیاتری نەبێ کەمتری نییە. ئەی خەڵکەکەی چۆنە؟ وڵا ئەو لەگەڵەوە دەنگینی، ئەو لەگەڵەوە ناڕەحەتە، ئەو لەگەڵەوە ینی ئەمەیەکێکە لە ئەسبابەکان کە بۆتە هۆی ئەوەی کە لێکتر دڵمان لێکتر دوور بکەوێتەوە و سەبەبی لێک نزیکبوونەوەشمان بریتێ لەوەی کە ئێمە زۆر سینە سافین بەرامبەر بە یەکتر حەقد و بۆز هەڵ نەگرین. هەندێک جار هەندێک کەس سەڵێکا کە لە سینە سافیە ئیستیغلالە کرێم، یان ئیتر لە بازرگانیا بێ، لە ئیشی مامەڵەیە بێ، لە ژیانی کۆمەڵایەتی خێزانیا بێ، لە بنەماڵەیە بێ، بەڵام ئایا ئینسان بەڕاستی بیش خەڵەتێ باشتر نییە لەوەی کە حەقد هەڵگرێت و ڕقەڵگرێت؟ بەتاکید دەم پرسیارەی جەنابەت زۆر تەواوە. ئێمە لە بازارە ئێستا ئاڵین ئەگەریەکێک کردەوەیەکی بکاڵین شەیتان ئاگال لێ بێ، ئەین کردەوەیکی شەیتانیەکە کە فێڵە لێەکە، بەڵام ئەو کەسەی کە فێڵ ناگەڵن فەقیرە. ئینسان فەقیر بێ لە لای خوای گەورە باشترێک وەک لەوەی شەیتان بێ لە بەرامبەر خەڵکیە. ئەم پرسیاری کە ئەم سەحابە بووە یا تابعی بووە؟ نەخرێکێک بووە لە ئەولیا و دۆستانی خوا ئەیکا. ئەم پرسیارە زۆر جوانە، یعنی پرسیارەکە سەلەفی ساڵح پیا و چاکان خواناسان چ شتێک بۆتە هۆی ئەوەی کە پێشیان بخات. بۆ ئێمە ئەمە نابێتە پرسیار لای ئێمە، یعنی ئێمە زۆر جار هەرە پرسین فڵانە شت هەر ئەمەیە خۆم حەلی بکەم، ئەمەیە ڕێی خۆم بێت، ئەمێ تێگەیشتنی من ببێ بە شت، نەک ئەوەی کەەوە جاری وە هەیە هەدمی هەرچی سەلەفی ساڵح و دۆستانی خوا هەیەکەین
بۆی قسەکەی من سەر بگرێ لێرە ڕاست. ئەمە چەند جیایە لەگەڵ سەلەفی ساڵحی ئەمە گومانیتیان نییە ئەوان هیچ خۆ دەرخستن و پێگەیەک و خۆسەپاندنێکیان نەبووە لە دنیادا هەر خۆیان بەکەم زانیوە سیری ئاوێنەکەی دواوەیان کردوکە هی پێشینانە سیر کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باز لە ئەو کەسەیە کاکە لەو ئەقسەمە عەلی الله لەئەبەر ئەگەر ستوێن بخوا لەسەر پەروەردگار داواکانی بۆ جێبەجێەکان ئەو کوکو ئێمە دەست بەرزکاتەوە داوا بکە ئەو سوێن بخوا ئەفەرمێکی ئەو کەسانن کەوا کەسانێکن خەڵکی ئیحتیمامیان پێ نایە ڕۆژ قژێکی هاتوو سەر و سیمایەکی تێکچوو پۆشاکێکی دڕاو ئەمە ئەوان دنیایان لەبەر لەلا هیچ بووە هەوڵیان بۆ نەداوە هەوڵیان داوە چۆن قیامەتەکە بەدەست بێنن بەڵام ئێمەوانین ئێمە هەوڵمانە بۆ ئەوەی کەوا چ پێگەیەک زۆر بەرز بێت لە دنیادا بەدەستی بێنین ئێمە چاو لە ڕێبازی پیاوچاکانی پێشی خۆمان جاریوا هەیە ناکەین بەڵکو چاو لە کێیەکەین لە دەسەڵاتدار و خاوەن پێگە و کورسەکانەکەین لە دنیادا ئەو ناڵین باشە بۆچی یەکێکی وەکو فوضەیلی کوڕی عەیاض گەشت بەو مەرتەبەی کەوا گەشتووە ئەڵێن باشە بۆچی کەسێکی دەسەڵاتداری دنیایی چۆن ئەو دەسەڵاتی بەدەست هێناوە جوانە حتا ماوەسا دوور نەکەوین لە مۆزوعەکە مامۆسایەک باسی بەڕەحمەت وێ شێخی بۆتیە کات فەرمێ من داوەتم کرد بۆ یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان لەوێ بووم کە لە مزگەوتەکەمان ناوتار بات ئەڵێ بڕات هەبێ مزگەوتەکەمان 50 کەسێکی لێ نەبوو مامۆسا زۆر بە ڕێحامی سەدر وتارێکی زۆر جوانی پێشکەش کرد زۆرم پێسەیر بوو چونکە فڵان کەسێکی ترم بان کرد کە یەکێکە لە ناودارەکانی دنیای ئیسلام پێی وتم وتی ئەگەر زیاد لە 10,000 کەس 15,000 کەس ئامادە نەبێ من ئامادە نیم قسەی خۆم بم بە ئەوەیە کە بەڕاستی خەرجی بکەم قسەی خۆم خەرج بکەم لە شتێکە کە ژمارەی کەم پێ لێ بگرێ بەستی ماوە سابۆتی تەسەوڕ مەکرد نەک 50 کە بەس منیشی لێ بووایە ئەو وتاری بەو حەماس و بەو جوانی و بەو دەقیقی ئەدا لەبەرەوە زۆر جار ئێمەش کەوتونێتە ژێر تەسیری زوومی کامێرا و زوومی دنیا و وەکو جنابتە فەرمووی حەزە دنیاییەکان وای لێ کردوین دینداریەکەشمان بەپی حەزە دنیایەکان داڕێژی بەربەستێکی دروست کرد جا ئەگەر بگەڕێنەوە بە بابەتەکەی خۆمان یعنی وەکو عەرزم کردن ئەوان جەنابەت فەرمووت ئەوان پرسیاریان لە چۆنیەتی پێگەشتنی پێشینەکانی خۆیان بوو بۆیە تەماشاکە گەڕاون بە شوێنە یعنی ئەگەر بێت و چاکەیەکیان دەست بکەوتایە لە لای کەسێکەوە بیان و ویستایە بیان زانایە کە کەسێک خاوەن فەزڵە ئەچون ئەگەڕان نەک پێشینانی ئومەت بەڵکو هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە چەنە لە خزمەتی پێغەمبەری خوادا بوون صلی الله عليه وسلم کاتێ بیان زانایە کەسێک زیادە لوتفێکی لەگەڵا کراوە لەلایەن پەروەردگارەوە ئەچون ئەگەڕان بە شوێنیا بزانن هۆکاری ئەو نزیک بوونەوەی چییە لە پەروەردگار بۆ ئەی ئەمانش چاوی لەکەن ئەنەس بۆمانە گێڕێتەوە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ کە زۆرێک لە محەدیثین بە صحیحی دانێن حەدیثەکە فەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە ناومانەوە هاتە ناو مەجلیسەکەمانەوە کە مەجلیسی هاوڵانی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم ئەفەرمێ هات دانیش لە ناوماندا فەرمووی ئێستا کەسێک دەرئەکەوێت کەوا ئەهلی بەهەشت ئەفەرمێ کەسێک دەرکەوت ئەم کەسەیە ڕیشی مبارەکی ئاوی لێ ئەتکە ینی ئەسەری دەستنوێژی پێوە بوو ئەو زۆر سادەش بوو نعلەکانی ئاوا بە دەستی چەپیەوە گرت بوو هاتە ناو مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک بوو لە ئەنسار ئەفەرمێ ڕۆژی دووهەم بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشت بوویەوە فەرمووی ئێستا کەسێک بە دەرئەکەوێتەوە ئەهلی بەهەشت ئەفەرمێ عینن پیا و بە عینن شێواز هاتەوە ئەفەرمێ ڕۆژی سێهەم بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەوە فەرمووی ئێستا کەسێک بە دەرئەکەوێت بەو شێوازە و کەوا ئەهلی بەهەشتە ئەفەرمێ عینن کەسەکە هاتەوە ئەفەرمێ ئەنەسە فەرمێ ئەفەرمێ عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم هەستا و مەجلیسەکەی جێهێشت کەوتە شوێنی پیاوەک
کەوتە شوێنی پیاوەکە بزانێ سیر و نهێنی ئەم پیاوە چییە؟ ئەم پیاوە چییە؟ ئەمە چییەوە؟ کەسێکی زۆر سادە و ساکارە و خەڵکیش دایناسێ یەکێکە لە ئەنسار کەچی چییە بووەتە هۆکاریەوەیکەوە ئەهلی باشت بێ 3 ڕۆژ لەسەرێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژدەی باشتی پێ بدە. ئەفەرمێ ڕۆژت بە هەر هۆیەک بوو لە هۆکارەکان عەرزی کردکەوە من ئەمەوێ 3 شەو بمێنمەوە لە خزمەتدا. ئەویش فەرمووی بەسەرچە توێ ماڵیانەوە 3 شەو لەوێ مایەوە ئەفەرمێ نەمبینی هیچ کارێک کە جیا بێ کارەکەی بیکە ئیلا ئەوەندە هەبوو کە ئەجوڵایەوە لەسەر جێگەکەی خۆیان ئەم دی و دیوێ کرد دیکری پەروەردگارێ کرد. لەگەڵ ئەوەیشا ئەفەرمێ هیچ شتێکم لێ نەبیست جگە لە خێر نەبێ. ئەفەرمێ 3 شەو مامەوە بەم شێوازە بوو. ئەفەرمێ خەریک بوو گومانم بۆ دروست گومانم بۆ خەریک بوو تەحقیری کارەکانی بکەم. بەڵێ بەڵام جا ئەمە کەی کارەکە ئەم کەسە کردوێتی ئەمە هیچ هۆکارێک نیەمە ئینسان ناگەێنێ بە بەهەشت تۆ هەتا بەیانی بخەوی ظاهیرەکان بکەیت. ئەفەرمێ لە ڕۆژی سێمدا عەرزم کردوتم من ئەمەوێ بڕۆم بەڵام نهێنیەک هەبوو ئەوش ئەوە بوو کەوا تۆ 3 ڕۆژ لەسەرێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئێستا کەسێک بە دەرئەکەوێ و ئەهلی بەهەشتە کەسەکە تۆ بووی هۆکارەکەی چییە پێم بڵێ؟ فەرمووی ما هو إلا ما رأيت هیچ نییە هەر ئەوەیەکەوا بینیوتە هیچ هیچی کەنی. ئەفەرمێ ئیتر من ویستم بڕۆم وتم کە ویستم بڕۆم و پشتم هەڵکرد بانی کردم فەرمووی ئەوەی کەوا بینیتە ما هو إلا ما رأيت کە من ئەوەی کە هەم تەنها هەر ئەوەم کە بینیوتە لە من بەڵام شتێکی کە هەیە غير أني لا أجد في نفسي لأحد من المسلمين غشا ولا أحسد أحدا على خير أعطاه الله إياه. ئەفەرمێ هیچ غەشێک هیچ فێڵێک هیچ شتێک لە نێو دڵمدانیە بەرامبەر هیچ کەسێک و هەرگیز تەمەنای نەبوونی ئەو خێر و نیعمەتانە ناکەم کە پەروەردگاریەتی بە کەسێک. دوشتی زۆر گەورە هیچ فرت و فێڵێک لە دڵمانیە و حاسیدیش نیم یعنی حەسوود نیم بەرامبەر هیچ کارێک کەوا مادەم لەلایەن پەروەردگارەوە عەتاکرا بێ بە خەڵکەکان کەسێک نیم حەسوود بم. ئەفەرمێ عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاز فەرمووی بەخوا هەر ئەوە تۆی گەیاندۆ بم پلە و پایە و هەر ئەوەی شەکەوا ئێمە ناتوانین وەکو تۆ بین. دوو برا هەبوون زۆر سینە ساڤن بەرامبەر یەکتری خۆی پەروەردگار ڕزق و ڕۆزی ئەو ساڵەیانی چەند قات کردوێتەوانێ یعنی بەڕاستی نمونە زۆر بەس کاتەکە کەمە ئەژینە نمونەمان زۆر لەوەی کە ئینسان سینە ساڤێ چەند سوودبەخش و بۆ خۆشی و بۆ چاودێری بۆ کۆمەلگا بەگشتی سوودبەخشە بێ سینە ساف. ئەڵێنەوانەی سینە سافن خەویشان خۆشە ینی زوو خەویان لێکەوە حەقدیان لە دڵ ئەنجا یەک شتیکە کاکشەوە یعنی مەسەلەن ئەو کەسانی کە سینە سافن خەفەت ناخۆن تووشی نەخۆشی نابن. مثلا ئینسان چێ زۆر تووشی نەخۆشی ئەوەی کە زۆر بغزە خاتە دڵی خۆیانێ زۆر یعنی ڕقی بەرامبەر خەڵحەقە ناخۆشییان ڕق ئەمە بەڕاستی ئەمە زوو تووشی نەخۆشیە بێ ئەبێ ئینسان سینە ساف بێ بەرامبەر خەڵک دڵی ساف بێ حتا فەرمایشتێکی ڕەسوول الله هەیە صلی الله عليه وسلم فەرمێت فەرمی ئێستا پیاوێتە ناو مزگەوت و ئەهلی بەهەشتە سەحابەکان خودی ئەوە چاوەڕانەکە بزانین چییە لە پڕەکە پیاهاتە ناو مزگەوتانێ ڕۆژی دوایش بە هەمان شێوە ڕۆژ سێمیش بە هەمان شێوە فەرمی ئێستا پیاوێک ئەهلی بەهەشتە عەبدوڵای کوڕی مەسعود فەرمێ حەزم کرد داواتێکم کرد تەمان بە کورتی داواتێکم کرد سەیرم کرد شەو نوێژ و عیبادەت و هەمان شتی هەرم وەکو منە وتم ئەرێ برا بەرخوا پێم بڵێ پێغەمبەرجان سەڵسەم ئەو مژدە یا بە تۆ چی کرد فەرمی من زۆر سینە سافم لەبە خاتی خوا گەرنێ بکەس ئازاکەم یعنی ئەم سینە سافیە بۆەوە سەبەبی لێخۆشبوونی لای خۆی گەورە کەواتەیە سینە سافی یعنی بەرهەمەکەی ئەوەندە زۆرە ئەگەر بێت و قەڵەم و کاغەز بێنین کتێبێکی پێنسەپەڕەی تەواو نابێ ئەوەندە زۆرە دەستخۆشتان لەگەم هیوادارم هەموو مسلمان سینە ساف بین و پێویستە لە ڕاستیە لەم ڕۆژگاری ئەمڕۆ بە تایبەتی تر سینە سافی زۆر پێویستە. جا چەنە سینە سافی پێویستە بۆ ژیانی ڕۆژانەمان چەنە پێویستە بۆ ژیانی کۆمەڵایەتیمان
چۆن ئێمە سینە ساف بین فرمودەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر سینە سافی و دڵی پاک چی ئەڵێن ئایا ئێمە دینداری بە سینە سافی وەرگرین یاخود بە حەقد و ڕقوقینەوە وەری بگرین و بیدەینەوە بە خەڵکی تر بەشێک لەوەی کە بەسەرمان هاتووە بریتێ کە ئەو سینە سافی و پاکیە نەماوە بێگومان ئەو سینە سافیە زۆر دەوری هەیە یعنی ڕەنگە گەر من ئێستا لەگەڵ جەناب تا خۆشەویستێکمان هەبێ ناخی دڵە هی 30 ساڵ لەمەوە پێشە تێگەی ئێستا نەماوە لە بینی گەنجانە خەریکە ئامۆزاکان یەکتری ناناسن خەریکە خاڵۆزاکان یەکتری ناناسن ئەویشیە سینە ساڵنیە دایک و باوک ئەو علاقەیە دروست ناکەن باسی خۆشەویستی ناکەن خی گەورە بیگەڕێنێتەوە بە ناومان سینە ساڵ ڕاستەگە نەگەر بێدەبی نەوێت لە خزمەتە حەزەکەم یەک تۆز لەسەر ئەو فرمودەیە چەند شتێک باس بکەم و جەنابیشت بزانام ئایا وایە ینی ئسە فرمودەکە کە عەبدوڵای کوڕی عامری کوڕی عاس ڕەحمەتی خوای لێبێ باشە سەحابە بۆ ئەوەنە عەوداڵیەوە بوون بزان چ شتیان گەێنێ بە بەهەشت ئایا ئێمە ئەم دەرزە وەرەگرین چی ئەمان گەێنێتە بەهەشت هەروەها باشە ئەم سەحابەی پێ سەلەم ئەم پیاوە چۆتە ئەم ماڵە سێ ڕۆژ لەو ماڵە ماوەتەوە ئەم پیاوە نەیپرسیوارە تۆ کاکە سێ ڕۆژ بۆ چیاتی ماڵبەتتان لە مەدینەیە بۆ یەکێک لە ئەنسار و مهاجرین کە خزمی زۆر بۆ لە مەدینە ئەم سەحابەیە بۆ یەکێک لەم سێ ڕۆژان نەچوو پێ بڵێ مژدە بێ لێت تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئاهلی بەهەشتی ئەو وەنە خاوەنی ئەدەب بوون لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم سڕێکیان نەدرکانەوە ئیلا نەوە یا رسول الله پیانسان فەرموویەتی ئێمە لە چه شارێکی نیان تۆ لە مەدینە یا الله و رسول أعلم یعنی ئەم سێ ڕۆژە زۆر مهمە تۆ سڕێک نەدرکێنی ئەم پیاوەش کە دوایی تەقەلوبەکە کە هەڵەسێت لە شەوە ئەستەغفر الله سبحان الله کە ئەمە مانیعەوە نییە بە قەلب ذکری قەلبی نەکرد بێت پێگەیشت بێت دوایی لە هەمان کاتیشەما وەسا ئەم سەحابەیە کە ئەڕوات نایەوێ هەر سڕەکەی پێ بڵێ بەس جاری دوو هەم پێڵێڵنەوە ئەوەی کە لە دڵ تا دروست بۆ بێ بە خەلەلێک خوا نەخواستە بەرامبەر پێغەمبەر ئەو مەقامەت زۆر جوانە ئەوان بەو شێوازە بن قوربان ینی ئەگەر بێت و سەلامەتی سەدر نەبووایە وەکو تۆ فەرمووی لێ پرسیەوە تۆ بۆچی لە ماڵی ئەمەی جوانە بۆچی تەحقیباتی من ئەەکەی یعنی ئەمە هەمووی سینە سافیان بووە تەنانەت ماڵەکەشیان ببرایە ئەوان ئاوڕیان لێنە ئەدایە یعنی چجای خۆیان بە خاوەنی هیچ شتێک نەزانیوە چونکە ئەوان خۆیان بە ئەوە زانیوەکەوە ئەمان مسافرێکن لەم دنیادا ئەوەی کەوا هەیانە هی پەروەردگارە ئەوەیشی کەوا دێتە ماڵەکەیانەوە ئەیبات حیسڵی خۆیەتی ئەیبا خۆی ئەم نییە یعنی لەگەڵ ئەوە شاوەکو تۆ فەرمی خاون ئەدەبێکی گەورە بوون بۆیە گەشتون بەو پلەیە بەڵام ئێمە بیرمان لەوە کردوتەوە وابین بەداخەوە یعنی ئێمە جاری وە هەیە برا حەز بەبوونی برا ناکە خزم حەز بە بوونی خزم و دۆست ناکە یعنی بەردەوام ڕەسەدەکەی لەسەرەتی بزانێت چی هەیە لەکوێی بوو چۆن دەستی کەوتووە بیر لەوە ناکاتەوە ئایا ئەم کەسەیە چەند جارە چێ بۆ مزگەوت تەنانەت دوای لێ هاتووە ئەم حەسادەت و ڕقوکینەیە کەوتوتە نێو سەفەکانی مزگەوتەوە کەسەکە بینی شانی بە شانی برا مسلمانەکەیەتی حەز ناکە ڕووی ببینێ هەروە سەفەرودی پێنسم کا فەرمێ ئیلتەمس لأخیکە 70 عذرا ڕاست ئەم هەمووی بۆ نەگەیتە ئەوی نەگەیتە ئەو دڵیکەوە شتێک دروست بێت لەوەیشی تێپەڕاندوە بەداخەوە یعنی هۆکە ئەوەشی تێپەڕاندووە چۆتە ناو میحراب و مینبەرەکانی یعنی ئێستا زۆرێک لە ئەوانەی کەوا مامۆستان بەداخەوە کە ئێڵم سیرەکەی حەز بەبوونی براکەی خۆی ناکە حەز بەبوونی مامۆستاکەی کە ناکە حەز بەبوونی ئەو کەسەی کە ناکاکەوە وجودێکی هەیە منهجەکەی ناکە لەگەڵ بۆ چونکە منهجەکەی لەگەڵ ئەوان ناگونجێ خۆت ئەم کەسێکی زیاتری بە چوار دەورەوەیە شتێک دروست بووە لە دڵیا و هۆکاری دروستبوونی ئەم حقد و بغزەیشکەوە ئێستا لە ناو دڵی زۆرێک لە مسلمانانە دروست بووە هۆکارەکەی ئەوەیە نەگەڕانەوە و دەست نەگرتنە بە کتاب و بە سونەتەوە بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا تەباغەضوا لا تەحاسەدوا ئەفەرمێ ئێوە مەبنە هۆکاری بغز و حقد لە نێوان یەکتریدا حەسوودی مەبن بە یەکتر چاڵ بۆ هەڵ یەکتری وەکونوا عیبادەڵڵاهی ئیخوانە
ئەمە بەگوێمان کردو بەگوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بووینەتە بەندەیەکی ڕاستاڵ لە ژێر چەتری برایەتیدا. ماوسە ئەم سونەتانە بۆ فابڵی سونەت یعنی ئەم سونەتانە بۆ فرامۆشەکەن ئەچین ئەنیشین بە کۆمەڵی سونەت کە هەموو کەس دەتوانێت جێبەجێ بکە. ئەمەی کە ناتوانین ڕاست بەنا دوو لە ڕووی جەنابتان ڕاستگۆ بین، ئەوەی ناتوانین فیتنەی تر بکەین، بەدوایەوە عایادانە ناگەڕین کە چارەسەری ئەممان بکە. آخر کەسەکان ئێمە تەبعی مرۆڤەکان وایە دائیمە حەزی لە شتە ڕواڵەتیەکان، ڕاست یعنی حەز ئەکا سونەتێک بکە کە سونەتەکە بە ڕواڵەتیەوە دیار بێ بۆ ئەوی بڵێن ئەم کەسەیە سونەتێکی جێبەجێ کردو، ئەگەر چی ئەمە سونەتێکە و جێگەی دەستخۆشیشە جێبەجێ کردو، بەڵام لە پێش ئەوەی ئەو سونەتە ڕووکەشیانە کەوا ئەبنەوە ئەگەر بنچینەی نەبێت بنچینەیەکی نەبێ پێ ناگەن. وەکو فوضەیل فەرمووی ئەوانەی کە بوونەتە پێشنگ بەهۆی شتە دیارەکانەوە نەبوون، بەهۆی ئەوە بوون کەوا خاوەن دڵێکی ساغ بوون، دڵیان یەکلایی کردێتەوە بۆ پەروەردگاران. ئێمە تەمەسوکێکی بەو ئەندازە پێویستەمان نییە بە کتاب و سونەتەوە و بە گوێڕایاڵی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەداخەوە سەردەمەکە وای لێ هاتووە، بۆ شێوازە نییە پاشان شتێک کاتێ دروست ئەبێ لە نێو دڵماندا پەنا ناگرین بە پەروەردگار، ناچینە لای کەسێکەوە کەوا پەیوەست بێ بەو نەخۆشیەمانەوە. ئێستا ئێمە گەر بێت و چاومان ئێشکا دانمان ئێشکا ئەچین بە شوێن ئەهلێکی تایبەتی خۆیاگەڕین، دکتۆری تایبەتی خۆیاگەڕین، بەڵام ئەگەر بێت و تووشی نەخۆشیەک ببین حەسادەتێک بوغزێک تەمەڵیەک لە عیبادەتە عوجب و کیبر و خۆبەزلزانینێک ناچین بە شوێن دەرمانەکەیان بگەڕین، ناچین مرشیدێکی ڕێک و پێک بدۆزینەوە بۆی ئیرشادمان کا بۆ ئەوەی کەوا چی بکەین. ئێخۆ ئەمەش هەر مامۆستای خۆی ئەوێ، چۆن زانستە زاهریەکە مامۆستای خۆی ئەوێ، زانستە باڵتینەکەی مامۆستا و شارەزای خۆی ئەوێ، بۆیە پەنا ناگرین، ناچینە بەر ئەوە و پەناژ ناگرین بە پەروەردگار. پەروەردگارە فەرمێ وئیما ینزەغەنەکە منە الشەیطانی نەزغون فاستعیذ بالله. ئێمە کاتێکە شتێک دروست ئەبێت لە دڵمانە بەرامبەر برا موسڵمانەکەمان هەوڵمان داوە یەکسەر بیر لەوە بکەینەوە پەنا بگرین بە پەروەردگار، یەکسەر ئەم نوقتە ڕەشەی کە دروست بۆ بیسڕینەوە هەوڵمان نەداوە. ئەم جاکە دوعاشمان نییە وەکو پێویست. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو گەورەیی خۆی دوعایە کرد، ئەی فەرموو ئەسئەلوکە قەلبەن سەلیمە، ئەی پەروەردگارە داوات لێ یەکەم کە دڵێکی ساف و سینەیەکی پاکم پێ عەتا بکە. یاخودەی فەرموو وەسلول سەخیمەتە قەلبی، یعنی هەرچی حقد و بغز و کینە و عوجب و کیبرێک هەیە کە لە نێوان دڵەکاندا هەیە لە ناو دڵەکاندا هەیە دەری بێنە بۆم ئەی پەروەردگارە. کەواتە یەکێک لەو هۆکارانەی کە ئەمە لە ئەبات دوعایە یەکێکیان پەناگرتنە بە پەروەردگار، یە سەرەتاکەیان تەمەسوکە بە سونەت و کتاب و سونەت، دووەمینیان پەناگرتنە بە پەروەردگار، سێهەمینیان دوعاکردنە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعایە کرد. ئەم جاکە یاد نەکردنەوەی مردنیشە، تەذکیرەت المەوت، چونکە کەسەکان کاتێک کە مردن لە یاد دەکەن ئیتر هەنگاو بەرەو کوێنن بەرەو دنیاینە. خۆی بۆ خۆی کاتێ دەرگای دنیات لێکرێتەوە تۆ قەناعەتت بۆ دروست نابێ، هەرچیت هەیە دە ئەوەندەیکەی بچێتە سەرەوە قانیعنی پێی، چونکە هەر چاوت لەوەیە کەوا کەسەکەی بەرامبەرت چۆن چەنێکی هەیە پێچێ ئەو بە نەوعێ ئیسفادە بکە من و تۆ پێمان ناخۆش بێ شتێک دروست بێ لە دڵمانە بەرامبەری. بۆیە بیرکردنەوە لە مردن، بۆیە بیرکردنەوە لە مردن، یادی مردن، تەذکیرەت المەوت، ڕابطەی مردن، ئەمانەیە ئیلا مەلائیکە و ڕۆحانیات و دۆستانی خوا دەستگیر و ڕێپیشاندەر و مرشیدی ئێمن. ئەی باشە لە یادی دنیا عکسەکەیتی تەڵان شەیطانەکان لە ڕیا هەبن، گومانیتیانە کەسێک کەوا هەمیشە بیر لە دنیا بکاتەوە نە پێی ئەگا نەخۆشی دنیایشە چێشی، بەڵام ئەوانەی کەوا بیر لە مردن ئەکەنەوە ئەبینی خۆشی دنیایشان بەنسیبە بێ و قیامەتەکەیشان بەنسیبە. بۆیە یەکێکی وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ لەگەڵ ئەوەی کەوا گەورەترین پێگەی هەبوو خەلیفەی باوەڕداران بوو، ئەفەرمێ لەگەڵ ئەوەدا ئەبینی هەرچی ئومەرا و عولەمای سەردەمی خۆیەتی کۆیە کردەوە شەوان،
ئەی فەرموو دانیشن بە یادی مردن بکەین یا الله چونکە بەیادکردنەوەی مردن هەرچی مەلەزاتە دنیایەکان چی لێ دێ ئەتوێتەوە نامێنێ بۆیە ئەبوو دەردا ئەفەرمێ هەر کەسێک زۆر یادی مردن بکە زۆر ئەو فەڕەح و خۆشیانی کەەوە ئەهلی دنیا چێژی لێ بینن ئەم ئەوەی نابێ حەسەت عومەر باشیشی زانیوە کە عومەرا زۆر پێویستیان بۆ حەسەد لە بینیانە نەبێت لەگەڵ علەمایشە علەمایشە پاشان وەقەل لە حەسەدو ئەفەرمێ ئەبوو دەردا ئەفەرمێ ئەگەر زۆر یادی مردن کرد حەسادەتیش نابێت جا بۆیە لەگەڵ ئەمانەیشە ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا تەنانەت ڕووەکانیش بدرەوشێتەوە یعنی کەسەکە کە خاوەن دڵێکی پاک بوو خاوەن ڕوویەکی درەوشاوەشە بێ بۆ یەکێکی وەکو زەیدی کوڕی ئەسلەم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ چوو بۆ لای ئەبی دوجانە ئیبن ئەبی دوجانە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ لە کاتی مردنیا بۆ ئیبن ئەبی دوجانە سەیرەکە ڕوویەکی زۆر جوانی هەیە وەکو گوڵۆپێک چۆن داگیرساوە ئاوا ڕوویەکی جوانی هەیە و داگیرساوە فەرمووی ئەوە باشە ئەمە چییە سیڕی ئەم درەوشاوی ڕۆی تۆ چیە ئەی ئیبن ئەبی دوجانە فەرمووی دوو کار هەبووە هەمیشە پێشەنگ بووە لە یەکێکیان قسەم نەکردووە لە کارێکا کەوا پەیوەندی بە منەوە نەبێ دووەمینیشیان فەکانە قەلبی لیلموسلیمینە سەلیمە خاوەن دڵێکی زۆر ساغ و پاک بووم بەرامبەر هەموو موسڵمانان ناڵێ بەرامبەر تاقمەکەی خۆم گروپەکەی خۆم طەلەبەکانی خۆم خزمەکانی خۆم مناڵەکانی خۆم فەرمێ لیلموسلیمینە تێکڕای موسڵمانە جا ئێمە ئەگەر بمانەوێ هەم دنیا بەدەست بهێنین هەمیش قیامەت بەدەست بێنین واللهی هەتاوەکو نەگەڕین بە شوێن ئەو هۆکارانەی کە دڵەکان پاکەکاتەوە و دڵمانی پێ پاک نەکەینەوە بەختەوەری بەدەست نایێن طبعا مامۆسای خۆشەویست ئاماژە بە شتێکەوە یەک وتار و یەک ئەڵقەی زۆر تایبەت پێویستی پێێتی کاویشەوەیە تەرکی شتێ بکەی مالایانی کە پەیوەندی بە ئێمەوە نەبێت کە ئەوەی زۆر ئێستا گرفتی گەورەی دروست کردەوەی ئێمە قسە لە هەموو شتێکین ینی بڕۆ لەو سوسیال میدیا سیرکە لە اقتصاد لە سیاست لە ئابووری لە سەرژمێری لە هەموو شتێکە ئێمە ڕئی خۆمان و پێچەوانی ئەم پێچوانی ئەو دروستەکەین فتووا ئەوە ئایا ئەمەش یەکێکە لە گرفتە گەورەکان کە جناب ئاماژە پێ کردو کە و بەڕاستی ئەڵقەی تایبەت هەڵەگرێت خۆی گەورە پاداشتان باتەوە خۆش بووین بەم دیدارە و ئینشاءڵڵا بینەران و بیسترانی خۆشەویستیش بەڕاستی سوودی گەورە بینن لەوەی کە ئینشاءڵڵا هەمومان خۆی گەورەمان خاتە سەر ئەو ڕێگەی کە ڕێگەی سینە سافانەی محفوظ بن یا رب